والله هیچ کێشەیەکی ئەوها نییە کە دەستم لێ نەگرتویان ئەوانە تەنها یعنی شەرم کرد وەکو زەوایەک ئەوها ڕاوەستم یعنی هیچ ئەوەی کە نەبوو کە بڵێن شەڕ و میشکیلەکیان ئاژەواکیان بەناوخۆشی ڕخنەم لێ بیان ئەوم ببیان ئەوم لێ کە منم 23 ساڵە. پێتخۆش بوو کە ژنی دووەمێنە؟ وەڵا گەلێک پێخۆش بوو. ڕخنێکی زۆر هەیە دەڵێن کابرا پارە هەیە نازانم پارە حکوم دەکەنە ئەم نەو قسانە ڕەت دەکەمەوە هیچی ڕاست نین. ئەوە ڕاستەکە لە سۆشیال میدیا باز دەکرێت ژنی دووەمت هێنە بە ئامادەبوونی ژنی یەکەم؟ بەڵێ بەڵێ بەدڵنیەوە ئەوە ڕاستە. وڵات چۆن بوو یعنی وەکو هەموو کەسێک ژنی دووەم هێنا بەڕێزەمەندی هەردووکیان و هەروەندەش بە ئامادەبوونی هەردووکیان بەڕێزەمەندی هەردووکیان بوو. وڵی ئەو جاوا دەگەڕێتەوە حەز و ئارەزوی خۆیان و دووەمیش ئەگەر قسمەت نەبی ئەوە نابتە قسمەت و ئەگەر قسمەتیش بێ هەرکووی هەبی هەدەبتە قسمەت. نەخێرەوە هیچ عەزیزیەکی نییە تەنها ئەوانە قسە و ئەوانەی سەرزارن ڕخنە هەر هەیەش. وڵەوە هیچ کێشەیەکی ئەوها نییە بوو کە دەستم لێ نەگرتویان ئەوانە تەنها یعنی شەرم کرد وەکو زەوایەک ئەوها ڕاوەستم یعنی هیچ ئەوەی کە نەبوو کە بڵێن شەڕ و میشکیلەکیان ئاژەواکیان بەناوخۆشی بیان ڕخنەم لێ بیان ئەوم ببیان ئەوم لێ بیان قسەشی ئەوها بێ باس حتممە سوشال میدیا هەر ڕخنەیان هەیە و ئەمنیش بە جێنا دەمە ڕخنە و هەرم. عومەر پێشتر زاوای چیان دەروی ئێستا زاوای چی؟ وڵا ئێستا بڵێم چەوە بڕێک شەخسی هایکی خۆمان ئێستا قسمەت نووسیبە من کە ژنێکم هێنا ساڵی 2020 هیناوم ئێستاش الحەمدولیڵڵا ژنی دووەم هیناو وەکو ئەوانەی سۆشیال میدیا باز دەکەن ڕخنێکی زۆر هەیە دەڵێن کابرا پارە هەیە نازانم پارە حکوم دەکەنە ئەم نەو قسانە ڕەت دەکەمەوە هیچی ڕاست نین و منیش وەکو هەموو گەنجێک کاسب کارم و ئیشی خۆم دەکەم و الحەمدولیڵڵا کەنا مەسەلە غیرێتیش نییە ئەوە قسمەتە خوا دایە من و شکرم بە قسمەتی خۆی. تەمەنت چەندە کاوەمە؟ من تەمەنم 23 ساڵە 22 ساڵ یان 23 ساڵ. پێتخۆش بوو کە ژنی دووەمێنە؟ وەڵا گەلێک پێخۆش بوو. وەڵام پێخۆشە پێشانەزیە کوڕم ژنی دووەمینە هەردووکن لەکن من دانیشتینە بەبێ هەردووچیان وەکو یەک چاوسەیر دەکەن هەردووکەن وەکو یەک. ئارێ وڵا پێت خۆشە کە ژنی دووەمێنە؟ بەڵێ. پەیامت چییە لە ئەو خێزانانەی حەز ناکەن پیاوەکانی ئەم کاتە دوو ژن؟ وڵاو ژاو لەسە پیاوەکەی دەمینیتن. ئارێ وڵا لەسە پیاکە دەمینیتن خۆ نعنی نەسیبە ینی باوی عومەری ژنی بینی نانە بڵۆ بین ئەم خۆدا چم داخەزی وەکو بووکەم ئەو چ تۆ چ داخەزی لۆی ئەمیش وەتە چم داخەزی لۆ دەکەم